سڵاو لە کەرکووی خۆشەویستەوە ئێرە بەنامی سەکۆی گەنجانە من دیاری عەبدولکەریم پزیشکی ڤێتەرنەریم و لە دەستگای BCA وەکو خۆبەخشە کارەکەم. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان لەسەر کاری خۆبەخشیە وەک چۆن شاری کەرکووکە لەو شارانەی کە فرەنەتەوەی و فرەپێکاتەیە هیوادارین فرەپێکاتەی و فرەنەتەوەی لە کاری خۆبەخشیشا ڕەنگ بداتەوە. جا بۆ ئەم پرۆگرامە چەند هاوڕێکمان لەگەڵایە حەزەکەم پێ کۆبچین بیان ناسین. ئێرە کەرکووکە بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من هاوڕێ هاشم هاودامەزرێنەر و بەڕێبەری دەستەی گشتی دامەزراوەی کۆکار تا ئێستا زیاتر لە 370 کار و چالاکی جیاواز کردووە لە خاڵەکانی نەتەوەی گرتوەکان. ئێمە لە ئێستایە ئەمەوێ بیکەم بە مژدەیەک زیاتر لە 30,000 نەمام ئامادەیە لە مانگی نوێیە دابەشەکرێ بە خۆڕایی بەسەر هەموو خەڵکی شاری کەرکووکە. زۆر سوپاس. ئێرە کەرکووکە زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من علی عەبدوڕەحمان چالاکوان و خێرخواست تاکو ئێستا لە کەرکووک چەندان کاری خێرخوازی و مرۆڤ دۆستیمان ئەنجام داوە. سڵاو من بەرزان عەلیم ئێرە سەکۆی گەنجانە سەرپەرشتیاری خۆبەخشانم لە دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ هاوکارە بین لەگەڵ هاوڕێیانمان باسێکی کاری خۆبەخشی دەکەین. سڵاو ئێرە کەرکووکی دڵی کورد و کوردستانە من ئەحمەد سیروانم چالاکوانی بواری گەنجان ئێمڕۆ لەگە کۆمەڵێک هاوڕێ و هاوپیشەم باس لە کاری خۆبەخشیەکەی. دووبارە بەخێر بن وەکەزان پرۆگرامەکەمان پێشکەشکاری نییە جا کێ لە ئێوە حەز بکات بەرنامەکە بەڕێوە بەری ئێسا با لە ناو خۆمانە پێم خۆش ئەگەر برادر شوێنێکی باشە بۆیکەوە تا هەمان هاوڕێ سپاس بۆ متمانەتان هاوڕێن خۆشحاڵین ئەمڕۆ ئەمانەوێت گەنجانە لە شاری کەرکووکەوە پەیامی گەنجانی شاری کەرکووک بگەێنین پەیامی خۆبەخشانی کاری شاری کەرکووک بگەێنین بە هەموو جیهان. دووبارە بەخێر بێن لێرەوە کاروانەکەمان دەست پێکات هیوادارم گفتوگۆیەکی پڕمانە بێت پڕ بەرهەم بێت بۆی بتوان زیاتر خزمەت بکەین. دووبارە بەخێر بێت. کاک هاوڕێ ئەگەر بێت و باسێکی خۆبەخشیمان بۆ بکەی خۆبەخشی چییە؟ خۆبەخشیش کێیە؟ باشە زۆر سوپاس سەرتا هەموو لایە بەخێر بێت دیسانەوە. خۆبەخشی پێشووی بڵین کارە لای من ڕۆحیەتە ینی پێشووی تۆ هەستی بە ئەنجامدانی هەر کارێک طبعاً کاری خۆبەخشی زۆر لایەن و بواری هەیە بەڵام ئەو ڕۆحیەتەیە لە ناو تاکە دروستە بێ طبعاً بێ بەرامبەرە ئەمە هەمومان نەزانین. ئیتر ئێمە وەکو دامەزراوەی کۆکار زیاتر تا ئێستا لە 1000 و ئەوەندە خۆبەخشمانێ لە ناو شاری کەرکووک و دەرەوە و دەوروبەری. خۆبەخشی ئەو شتەیەکەوە هەرگیز نەکاتی هەیە نە تەمەن هیچ پێوەڕێکی نییە بەڵام زیاتر لە ناو گەنجانە باشتر سەری هەڵداوە و باوترە چونکە گەنج بیرۆکەی نوێی پێ و تاقاتی جەسەدی باشترە. گاریخان خۆبەخشە ئێستا خۆی لە کاری خۆبەخشیە پێم خۆشە ئەو هەستم پێ بڵێ لە ئیشی خۆبەخشیە دەستی کەوتووە. وەڵایی هەستەکە زۆر نوێ بوو کە سەرهەدەستم پێ کرد چونکە یەکەم جار بوو بڵێن ینی ئیشێکی وا بکەم بەس زۆر خۆش بوو لە ڕووی ئەوەی کە ڕۆژانە شتی نوێ فێرەبی دوورەکەویتەوە لە هەنێ بابەت کە زەڕور نییە ئەو شانە هەبێت دڵە ڕاوکەی دوو دڵیە فێربوونیشتینە ئەوە زەڕۆرترین شت بووتایە کە ڕۆژانە ئەبدێتی زانیاریەکان دەکەیتەوە لەگەڵ یان ناساندنی خۆت و تواناکانتەکە چەند نەتوانای ترە هەیە چەند بەهرەی ترتیە کە ڕەنگە نەزانی بێت و لەو کاتیا بۆ دەرەکەوێت ئەو شوێنش زۆر دەورە بینێ کە کاری تیاکی بەڕاستی ینی شوێنی وا هەیە ئەو شانی کە کەم و یا زۆر سادێ بە خۆبەخشەکەیدن بەڵام من ئەو شوێنی خۆم لێ کارم کردووە کە دەستگای BCA بوو هەر مامەڵی کارمەندێکیان بۆ کردم
بەجددی ینی هیچ جیاوازێکی نەبوو لەگە کارمەندەکانە لە ڕووی ئەرکەوە ینی ئیتر زۆر باش وەکو بیدایەتێک ئەگەر شوێنەکانی تژ بە هەمان شێوە بن بڕوا ناکەم هیچ کەسێک دێمە لای کاک ئەحمەد پێم خۆشە پێم بڵێ پرۆژەکانی خۆ چی بووە لە کاری خۆبەخشیە کە پێشتر کردوونت و چی ڕێگریەکی شەبووە لە بەردەم کاری خۆبەخشیە ئەوەی کە بۆتە ئاستەنگێک لە بەردەم هەنگاوەکانی جەنابتەوەکو خۆبەخشێکی ئەکتیڤ لە شاری کەرکووک. بنای خدای بەخشندە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کوردستان 24 کە هەمیشە سەکۆیەکی واڵا بۆ دەنگی گەنجان. پێم خۆشە ئیمڕۆکە کۆمەڵی گفتوگۆی گەنجان لەگەڵم هاوڕێ بەڕێزانەکەم سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2017 بۆ 18 خۆبەخشانە بە ڕوحەتێکی مرۆڤ دۆستانە توانیمان زیاتر لە 10 قوتابخانەی نێو شاری کەرکووک و دەوروبەر نۆژەن بکەینەوە کۆمەڵێک پڕۆژەی خێرخوازی و پەروەردەی و ژینگەی لەسەر ئاستی کەرکووک و هەروە هەرێمی کوردستان توانیمانە لەگەڵ گەنجانی نێو شارەکەمان بە ڕوحەتێکی مرۆڤ دۆستانە و گیانی لێبوردانە کللتورێکی جوان لە نێو کۆمەڵگەی کەرکووک دروست بکەین و بەردەوامی هەیە. دەست خۆش بەڕێز کاک عەلی پێم خۆشە جەنابەت ئەوەی کە بزانم لە کاری خێرخوازیە زۆر دەورێکی باڵاتە لە شاری کەرکووک شوێن پەنجەتان دیارە ئەمێ ڕەبتێکی نێوانی کاری خۆبەخشی لەگەڵ کاری خێرخوازی تا چەند پەیوەندیەکیان هەیە بەیەکەوە. سپاس بۆ جەنابتان بە خێراتنی هەموو لایەکەکەم خۆشحاڵم کە لەگەڵ ئەم گەنجە چالاک و عزیزانە دانیشتوم. ڕاستی پێم وایە ڕەبتی بەیەکەوەیە چونکە کاری خۆبەخشی یان خێرخوازی بەڕاستی مرۆڤی ئازای ئەوەیەوە مرۆڤێک ناتوانێت لە حەقی ئەمە بێ کە خۆپەرست بێ بەڕاستی و پێم وایە هەرجکە ڕەبتی بەیەکەوە و لە کۆتایە ڕوو حاسووداکە. مناستەکەم وەکو قسەکەی جەنابەت کە لە سەرەتا باستان کە برادرانش باسییان کرد ئەمە شتێکە لە ڕوحەوەیە چۆن ئێمە ڕۆژانە خواردن ئەخۆین مەعیدەمان پێویستی بۆیە ژەمەنانێک بخۆین پێویستمان بە خواردنێکە بە وزەیەکە تاقەیەکە پێمان بەخشێ ویژدانی مرۆڤ پێویستی بەوەیە مانگانە هەفتانە ڕۆژانە کارێکی خۆبەخشی ئەنجام بدا بۆی ئەو ویژدانی ئاسوودە بێت. من لەم ڕوانگەوە سێری کاری خۆبەخشیەکەم پێم وایە ئەبێمە زیاتر کاری خۆبەخشی زیاتر بناسێنین. الحەمدوللا ئەوەی کەم بینیمە ئەو ژمارانی کە جەنابەت باست کرد ئەوەی کە کاک ئەحمەد و ئەم خۆشەویستانە لێرە ئامادەن ئەمڕۆ ئەمە نمونەی کاری خۆبەخشی لە کەرکووک هەستەکەم خەریکە ئەبێتە کللتور یعنی وای لاتۆ کۆمەڵە خەڵکێک بەبێ ئەوەی چاوەڕی هیچ بەرامبەرێک بێت دێت ڕۆژان لە پەیجەکان ئەبینین دە سۆشیال میدیا ئەبینین دێت چاوەڕی پاداشتێک نییە و کاری خێرخوازیەکە کاری خۆبەخشیەکە ئەمە ئامانجە سەرێکێکەیە بۆ کاری خۆبەخشی تۆ لە بەرامبەرە داوای شتێک نەکەی. اینجا من سپاس بۆ خۆمەم بینیەوە لە کەرکووک بەڵام گرنگ ئەوەیە ئەمە بەردەوامی پێ بدەین کە تۆ گەشتینە قۆناغی گەشتینە لووتکە بمێنین لە لووتکە ئەوە گرنگترە ئەوە بۆ ئێمە زۆر گرنگترە. اینجا پێم خۆشە زیاتر تەرکیزکەینە سەر ئەوەی کەوا ئایا چی شتێک وا ئەکات ئێمە زیاتر برێو بەکاری خۆبەخشی بدەین جا ئەو پرسیارە شەر بۆ جەنابەت چی شتێک پێویستە بیکەین پێشەوەی بێمە سەر پرسی چی وەکو خۆمان وەکو گەنجەکان چی لەسەر حکومەتە لایانی بەرامبەر چۆن هاوکارمان بێت نابێت چاوەڕێ بکەی لە هیچ لایەنێک یعنی جاروا هەیە مەسەن بۆ نمونە تۆ هەڵەسی بەکارێک دەڵێ ئەمە ئەبێ حکومەت وهای کردایە سەرەن فڵانە وەزارە دەبێ ئەمەی کردایە بەڕێی من سەرەتای قسەکانم وتمە کارنی ئەمە باوەڕێکە لە ژوورەوە یعنی لە ناو تاکەکانە دروستە بێت چاوەڕێکردنی بەرامبەر ئەمە کاری خۆبەخشی نییە چکە تۆ چاوەڕێی شتێکەکی ڕێگاکەت بۆ ئاسانکە. کاک ئەحمەد ئەمە بزانم تا چەند گەنجی کەرکووک حەزی بە کاری خۆبەخشیە تا چەند هەنگاوەکانی بەرەو کاری خۆبەخشیە لەم کاتەیە کەوا لە کاتێکە سەردەمێکت باڵێن سەردەمێکی لە ڕووی ئابووری ئەو خراپە لە ڕووی سیاسی ئەو خراپە شاری کەرکووک تا چەند گەنجی کەرکووک بەردەوامە لەسەر کاری خۆبەخشی. سپاس بۆ پرسیارە سەنگینەکەت بە بڕای من کەرکووک پڕ لە فرەنەتەوە و ئاینی جیاوازە ئەوەی کە کەرکووکی جوانتر کردووە بوونی گەنجانی سەرجەم پێکاتەکان و نەتەوەکان و ئاینە جیاوازەکانە ئەمە تابلۆیەکی ئاشت و پێکەوەژیانی جوانی دروست کردووە کە وای کردووە لە دەروی وڵاتیش دەنگدانەوەکی باشیە بێ بەبیرم دێ ساڵی 2021 لە کۆنفرانسێک بەشداریم کرد لە ناو باسم لە ڕۆڵی گەنجی هەرێمی کوردستان کرد بە شانەزی و گەنجانی کەرکووک کە تابلۆیەکی پێکەوەژیانم پێشکەش کرد باسم لەو ڕوحیەتە پێکەوەیە کرد کە بە لێبوردە و بە خۆشەویستی و
یەکدەنگیەوە توانیانە گەنجانی کەرکووک بتوانن پێکەوە خزمەتێک بەم شارە بگەین بە بیرمان دێ هەر لە مێژەوە و تاوەکو ئیمڕۆژ بەداخەوە شارەکەمان دووچاری کێشە و ململانەی سیاسی و ئاینی زۆر بۆتەوە بەڵام سەرڕای ئەوانە گەنجانی ئێمە هەمیشە بە ئومێدن پڕڕوزان چالاکن دانەوێت بناغی کۆمەڵگەیەکی پتە و پێشکەوت و پێشنگ بنیاد بنن. دیار خەنگەر باسی بکەی بۆم ئیش و کارەکانت چێ وەکو خۆبەخشێک لە دەستگای خێرخوازی بارزانانی ئەو شتە چیە کە لە تۆیە هەیە ئەتوانی ئەنجامی بدەیت کەسێکی تر ناتوانێت و کارە بکە. کارەکانمان بەجددی مەسەن کە بڵێ خۆبەخش و ئەمانە ڕەنگە خەڵک ببینێت کارێکی کەم بێ یاشەمە بەس لەوە نییە کە کاری زۆر ئەکرێت لەوێ و پێتەکرێ ئەوشتانە نییە مەبەست لەوەیە کە حسابێکی ترت هەیە یعنی بەجددی وەکو پێشتری ژتم وەکو کارمەندێک کارەکەین ئێمە لەوێ هیچ هەز ناکەم کە خۆبەخشم میاشتێ بەس لایانی جیاوازی ئێمە و کارمەندەکان ڕەنگەوە بێ لایانی مادیەکی بێت یانیش ئەوەی کە خیبری ئەوان کەمە زیاتر بێ مەسەن بۆ نوێ ساڵە لەوەیە 6 مانگ لەوەیە ئەگە منیش بێت و ئەوە نێ کار بکەم توانێت ئەوم هەمان کاتی کاری ئەوم بڵێن ئەو ژینگەیان بۆ ڕخسانەوە وەکو کارمەندێک کار بکەیت هەست بەوە نەکەی کەوان نامۆی لەناو ئەوان نەئەکید ئازادی تەواو هەیە بەدڵی خۆت یعنی چۆن بتەوێت هەچیان بۆتەکەن تا تۆ ئاسوودەبی لەوێ بەجددی یعنی هیچ سترێسێکت نابێت هیچ هەز بە نامۆی ناکەی من یەکەم ڕۆژ لەوێ بوو مەروە مەزانی زۆر دەمێکەوە لەوێ زۆر ئاسایی ئەتوانی باسیەوە بکەین کەوا تۆ بڵێ ئەتوانم بڵێم تۆ لە ڕێگەی ئەو کارە خۆبەخشیەوە بە تەمای بگەی بە ئامانجەکەی خۆت بەڵێ ئەکید ینی بە تایبەتنیش لای من ئەو بوو کە مەجالێکی تر تاقی بکەمەوە دوور لە ئیشەکەی خۆم بێت بۆی کە زیاتر بزانی ئەو بۆ تۆ گونجاوتە شەرت نییەوەی کە خوێندوتە یان بەس دەوای بەردەوام بکەی ئەتوانی هەردوو لا بکەی ئەتوانی لایەکی هەڵبژێری بەجددی منیش هەستمەکە یانی ئەم لایەنانە زیاتر بۆ من خۆشتر و باشتر خۆمی تیابینمەوە توانێ من زیاتر لەوەیە لایەنەکانی تریش مهمان نەکرۆ کە مەسەلەن لایانی پزیشکی ڤێتەرنەری وەمانە بەس بەڵێ نەبۆتە ڕێگر هیچ کاتێک و ناژبێت تاکیدم کەواتە ئێستا بە دیاری یەکێک بێ لەو کەسانێکەوە کارەکە بۆی خۆبەخشی زیاتر بێنێت خۆبەخشی زیاتر کۆ بکاتەوە لە کەرکووک سەرکەوتوو بی دیاریخان کاک عەلیجان ئێمە لە کەرکووک وەکو باسمان کرد کۆمەڵێک ئارێشە و گرفتمان هەیە ئەم گرفت و ئارێشانە ڕێگری ئەکا لە کاری خۆبەخشی و خێرخوازەکەی جەنابەت نا تەسەوڕ ناکەم چکە بەشێک لە هاوڕێیان زۆر بە جوانی شکنەوەیان لەسەرەوە کرد من نامەوێت بگەڕێمەوە سەرەوەانە بەڵام ئینسان مەبەستی هەر شتێک بێ ئەتوانێت بیکە بە تایبەتی کاری خۆبەخشی یان بڵێم خێرخوازی ئەمە لەو مەجالەیە ئێستا بۆ نمونە من دەوامەکەم دوای داوامەکەم دێمەوە فەراغێک مێ مەسەرەن 3-4 ساعت داوامەیە بەڵام تەسەوڕ کە ینی هیچ ڕۆژێک نییە نەمانتوانین بێ یارمەتی کەسێ بدەین بەدەگمەن بەڵام ڕێگر نییە و پێم وابێ ئێمە هەنگاوی باشتر ئەنین وە ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوەکە ینی تەسەوڕ کە خەڵکە بووە جارووە بۆ 2 شەو نامەی ناردەوە تخوا ئەگەر ئەم جارە ئیشێکتان کرد ئێمەش ئاگادارکەنەوە ینی بەردەوام ئەمە هەیە ئەمە چۆن بڵێ ئومێدت پێدا پێتەڵێ بەڵێ ڕوحی جوان هەیە و ئەتوانی ئیشی باشتر بکەیت باسی کاری خێرخوازیت کرد پێم خۆشێک دوو نمونەیەکمان پێ بڵێ سە کاری خێرخوازەکان کە لە شاری کەرکووک بۆ خزمەتی کەرکووکیەکان ئەنجامتان داوە یەک لەوانە پێم وابێ ستافێکی مامۆستا هاوڕێمان لەگەڵا بۆ ئێمە مانگێک ڕێک سەرقاڵی کۆکردنەوەی کۆمەک بووین بۆ نەخۆشخانەی نوێی شێرپەنجەی کەرکووک دیارە بە خۆشحاڵیەوە یەکێکە لە پرۆژە جوانەکان و دەستی کۆمەڵێک گەنجی ئازا و خۆنەویست تیا بوو کە بەردەوام لە کارە بوون لەوەیە جوڵەیانە کرد بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ نەخۆشخانەیە دیارە ئەبیندێ ئەسێکێکە لە نەخۆشخانە جوانەکان و خۆتان نەزانن ینی توشبووی شێرپەنجە سڕاعەکە لەگەڵ مردن و ژیانە ینی بەداخەوە حکومەت هەستی بن ئەوە نەکرد بەڵام کۆمەڵێک گەنج کۆمەڵێ مرۆڤ دۆستی جوان هەستیان بەوە کرد ناکرێتەوە توشبووی شێرپەنجە لە شاری کەرکووکە سڕاعەکە لەگەڵ مردن و ژیانە بەڵام تۆ لە بنکەیەکی پۆلیس ینی ڕەنگە برادەران بزان بنکەی پۆلیس بوو ئەو شوێنە ئەستان خۆش کاکاوڕێ دێمە لای جەنابەت باسی ژمارەکەت کە 1100 خۆبەخش ڕێخستنەوەی ئەم کار ئەم خۆبەخشانە ئالیەتی دابشکردنیان بەسەر پرۆژەکان و چالاکانتانە چۆن بوو ژمارەی زۆر 1100 خۆبەخش
ئەگەر بۆمان باسکەی تەفاسیل وردەکاری زۆر ینی بەڵام من دێم با بڵێن بە پوختەیی بیگەن فکرەکە بگەێنمە لای جەنابتان. طبعا ئەم 1970 ینی کەمە کازیە کە طبیعیە کاری خۆبەخشی ئەم ساڵ من کاتم هەیە من وتومە کاری خۆبەخشی نابێ بکرێتە پێش خێزانت پێشکارت پێش خوێندنت هیچ کاتێ ئیجباریش نییە بەڵێ وێگومان بەڵام لە با بڵین کارەکانە لە کامپینەکانە طبعاً بەداتا طبعاً ڕۆژی شتێکی زۆر خۆش دانیشتماوە چاپێکەوتنێکی برادێک پێی وتم وتی کێ ئەڵێ ئێوە 800 و ئەوەندە کەس ناوخۆی تۆمار کردووە ئەین 700 ئەوەنە من 5 ڕۆژێک پێشەوە و ژمارەیەم وتبوو چکە فۆرمەکە لای خۆم بوو وتم نەخێر 700 ئەوەنە نیە ڕاستەکەی بەڵام 870 ئەوەندەیە بگرێ ئێستا زیای کردووە بگرە لە دوای ئەم با بڵین ئەم ئامارەوە خەڵکی تر ینی تااقەتی ناو تۆمارکردنی یاخود نایزانێ لەو ئالیەتە بەشدارەبێ بەڵێ اینجا ئەم ژمارەیە کەمەکە زیاکە طبیعیە کۆکار پێکهاتووە لە فرەنەتەوەی مەسن کوردە عەرەبە تورکمانەوەی کە لەم شارەیە هەیە اینجا من دێمە سەر یەک خاڵێک لەوانە یەک کارێکمان کەوا بە نمونە باسی کەم کە کاتێک ئێمە دەزانن ینی هەمومان پێم وابێ ئاگاتان لەو کامپینەی کۆکارێک کە ساڵانە زیاتر لە 20,000 دار نەمام ئینتاجەکە بەرهەمهێنێ و بە خۆڕایی دابەشێکە بەسەر خەڵکی کەرکووکە 46 گەڕێکی جیاواز و هەموو ئەقزێ و نەواحەکانە بەڵێ اینجا ئەمە لە سەرەتایە تاپانەوە فۆرمەکە تاانین و ناو خەڵک ناو خۆی تۆمارەکە و پاشان سەرکردەی گەڕەکەکان دیارەکەی تیم لیدەرەکان ئەو سەرکردەی خۆی ئەبێ بە یەکێک لە کۆکار دەڕوا خەڵکی تر ئاشنا ئاکا و باسی چۆنێتی حملەکەی بووە کە کامپینەکەی بووە کەوکە مەبەست یان ئامانج لەم کامپینە چییە؟ ئەوش بۆ خۆی با بڵین بازنەیەک بۆ خۆی دروستەکە تیمێک بۆ خۆی دروستەکە ئیترمە تەشە ناکە دەڕوا تۆ لێرەیە من ناتوانم هەموو کات کۆکار با بڵین بەردەوام بێ لەسەرەوەی کەوا شت با بڵین فکرەکە بگەێنێتە خوارەوە دەبێ ئەو کەسی کە دێ ئەویش بەشێکی سەرەکی بێ کە وای لێ بکەی بەشێکی سەرەکی بێ لە کامپینەکە یان لەو چالاکی یان لەو خێرخوازی کە جەنابتان باستان کرد ببێ بە یەکێکی سەرەکی هەست بەو بەرپرسیارەتی بکەیان ئەو پرەنسیپەی لا دروست بێ بتوانێ وەکو تۆ کار بکە نەک ئەمە کەسێکی تازێ ڕاستە لەو ڕووی ئەوە کەمێک خبرەی پێویستەکو دیاری خان باسی کرد بەڵام زۆر خۆشەوەکو جەنابی ئاماژەی پێی کرد من هەست ناکەم کە کەسێکی تازەم بەڵێ لە بواری ژینگەیە 4 ساڵەوە بۆ 5 ساڵە زیاتر لە 8,000 لێرە بیانی قسەکانت لەبیر نەچێتەوە من زۆرجار بە هاوڕەکان ئەوانەی ئەو خۆبەخشانەی لەگەڵ مایە ئەڵە مەبێ هەڵدەن هەریەکی کەسێ دروستکەن ئەو کەسەش کەسێت دروستکە ئەمەی تۆتت بزە بدە ئێستا ئەوەی ئێوە کردوتانە لە کەرکووکە یەکێکە لە جوانەکانی کەرکووک یەکێک ڕەنگە شارەوانی و حکومەت هەستیان بەوە نەکردبێ مەسەر من شتی وام کردووە لە کەرکووکە تەبعاً لە ڕێگای کۆمەڵە گەنجی خۆبەخشەوە ئەسڵەن حکومەت بیری لەوە نەکردێتەوە شارەوانی بیری لەوە نەکردێتەوە بەڵام ئەوی ئوستاز وتی بزەبت ئەبێت تۆ یعنی من زۆر جاوتم وتمە ڕەنگە من سەعاتی تر بمرم بەڵام تۆ ئەبێت شوێنگرەوەی من بی ئەوە نەبێ ئەم ئیشانەی ئەم هەنگاوانەی کە ناومانە دوای من کۆتای بێ نا تۆ مەسەرەن هاوڕەیەک دە هاوڕێ دروستکە ئەو دەیتر دروستکە ئەو کاتا توانی هەم لە ڕووی تەوعیەوە هەم لە ڕووی وجدانەوە یعنی پێشم وایە ئەمەی کە ئەم گەنجانە باسیەکەن بەشێکە لەوەی تۆ یعنی کۆمەلگاکەت هەنگاوێک بەریتە پێشەوە لە ڕووی تەوعیەوە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی مەسەرەن پێکەوە ژیانەوە ئافۆم بوو برە بۆیە قەت پێم خۆش بوو ئەسڵەن بەڵێ لەگەڵ ئەو با بڵین ئەو بیرۆکەی مەسن یان لەو ئامانجی کە تۆ کارەکەی مەسەن وتم لە بواری ژینگەیە بەدەر لە بواری خوێندن و تعلیم و ئێجوکیشنە لەم بوارەیە طبعاً دەبینی چیرۆکی جیاواز شتی زۆر زۆرتر دەبینی بۆ نمونە لە گەڕەکێکە هەمیشە ئەم قسەیەم وتووە ئەمە لێرەشا باسی کەم لە گەڕەکێکە کورد و عەرەب و تورکمانێ بگرە هەیە ینی مەرج نییە لە هەموو گەڕێکەکە بەڵام لە زۆربەیە هەیە بە پێی فرەنەتەوی خەڵکی شاری کەرکووک کە کاریان کرد لەسەر چاندنی نەمامێک بۆ نمونە یان هەر مەوزوعێکی هەر بابەتێکی تر ئەمە بەدەر لەوەی کە کارێکیان کرد بۆ شارەکەیان بۆ ئەوەی کەوە بۆ بیئەیی کە تیان بۆ ژینگە
سیرەکەی ئاشتەبایەک دروستە بێ لە نێوانی ئەم سێ چوار نەتەوەیە ینی لە پاڵ ئەوەی تۆ کارێکی بۆ خوێندن بێ بۆ تەوعویە بێ بۆ ئامۆژگاری بێ بۆ هەر بابەتێکی ژینگەیی بێ بۆ هەرچیە بێ لە ئاخری تۆ ئەم تەبایەت دروست کردو گەڕانەوە جارێکی تر لە ناو خەڵکە بێ ئەوەی هیچ ینی چۆن بڵێم زەختێک هەبێ یان ڕاکەوتنێکە بێ هارمۆنایزێک دروست بووە بێ ئەوەی کەسەکە خۆشی یازانێ ڕاستە بە کورتیەکەی ئەتوانین یەک شتێک بڵین ئەتوانین لەسەر قسەکەی و برابەڕێزەمان باس لەوە بکەین کورتی بکەینەوە قسەکانی بڵین کاری خۆبەخشی فێرگەیەکە بۆ چاندنی تۆی مرۆڤەتی لە خودی ئەو کەسەی کە هەڵدەستێت بە کارە خۆبەخشیەکە ئەمەش وا ئەکاتن ڕوحیەتێکی پێکەوە کارکردن کار بۆ ئەوە بکەن کە کۆمەڵگە گۆڕانکاری بەسرە دروست ببێتن بۆیە زۆر هاوڕێی جەنابیانم و یەک نمونەیەکی کورتیش لەسەر کارەکانی جەنابیانەکۆ ئەو ڕێکخراوەی کە جێگەی شانازیە هەمومان نەزانین کە شاری کەرکووک بەداخەوە ڕێژەیەکی زۆر کەمی سەوزایی هەیە وەکو گەنجێک هەمیشە دوور مەودە شانازیم پێیانەوە کردووە کە توانیانە بە ملیۆنان نەمام بچێنن ئەمە شوای کردووە زۆر جار هەبوو ئێمەی گەنج دانیشین لە کۆڕ و مەجلسەکانە باسیەوەمان کردووە ئەگەر نەمامێک بچێنین کەس ئاوی ناداتن ئەمە لای هەمومان گەڵاڵە بووە ئەم شتە بەڵام ئەمەی کە وایان کرد کە ئەمان جێگەی دەستخۆشی و گۆڕانکاریەک و هەنگاوێک بۆ بەرەو پێشچوون بێ ئەوە بوو کە وشیاری ژینگە پارێزیان بەسەر ماڵەکانە دروست کرد واتە ئێستاکانە خودی هەر کەسێک لەو ماڵانەی کە ئەم بە ڕێزانە نەمامەکەیان بۆیان داناوە بوونەتە چاودێرێک بەسەر و نەمان بەڕاستی و جێگەی خۆشحاڵی و شانازیکردنە و نمونەتان زۆر تاکید ئیدامەدانەکەی زۆر قورسترە ئەمانش توانیان ئەو ئامانجە پێکن و دەستیان خۆش بڵاوبوونەوەی ئەو ڕۆحە ینی بزەبێت ینی ئێستا مەسەلەن بۆ نمونە شارۆچکەی لەیلا ئێستا هەر لە ڕێگای مەسەلەن کۆکاریان ئەو کۆمەڵە گەنجەی لەگەڵیانە لەوێ ئێستا من بەردەوام ینی خەڵک لەوێ داوام لێکاڵەکەی ئەو کارت دەست پێەکەن مەسەلەن خۆ من دوور بە دوور بەس هاندەرم ینی نیم بەڵام ئەوەی ئەیکەن جێگای خۆشحاڵیە ئەگەر بە قسەیەکیش بێ هاندان بۆی مەبەس ینی قسەکە لەسەر چی ینی من خەڵکە بووە لە نەتەوەی تر جگەل لە کورد خۆی داوای کردووی کەی ئەماکەن ینی ئەمە بەس نییە بۆ شاری کەرکووک بەڕاستی ینی تەنها ئەوە نییە تۆ مەسەلەن لێرە بوەستی باشە پلانی تر دەبێ مەسەلەن ئەوەی لە کەرکووکە هەیە ینی بە تەسەوری من وەکو خۆشم هەر چاوەڕێ لە گەنجەکانەکەم بەڕاستی ئەوەی کە هەیە ئومێدبەخشە مەسەلەن بەس نەبێت لە ڕێگای مەسەلەن نەمامچاندنەکەمانەوە ڕەنگە بۆ تەندروستی ژینگەی تر هەموو ئەمانە ئەگرێتەوە بەڵام پێشم وایە ئێمە ئەتوانین هەنگاوی باشتر بنین ینی ئەوەی کە ئێستا ئاماژەم پێکرد دروستکردنی کەسانی تر یان پەیوەندیکردن تۆ مەسەلەن هەزارتە بێ سبەی بۆ مەسەلەن بۆ 10 ڕۆژی تر 200 بێتە سەر 300 بێتە سەر تۆ ئەمە بڵاو بکەیتەوە مەرجنیانی مەبەسم ینی لە تەنها لە ڕووە ژینگەکە لە دایان شتی تر تۆ ئەتوانی مەسەلەن لە جوانکردنی شار ئێمە لە کەرکووک چیمان کردووە تەسەوڕکە من خۆم نەخوێنەوارم یەکێک لەو قوتابخانانەی کە من هەستام بە ڕەنکردنی بەخۆبەخشی ئەو قوتابخانەی من بوو کە ئاخر دوا خوێندنی من یانی مەسەرەن لەوێ دابڕام حکمی ئەو معاناتەی بەسەر کووردا هاتووە لە ڕابردووە من یەکێک لە ئەو قوتابخانانەی کە ڕەنگم کردووە کردومەتە سیمایەکی جوانی ئەو شارۆچکەیە ئەو قوتابخانەیە بەڕاستی تۆ ئەتوانی ئەمەشکەی تۆ کاتێک جوانی ئەبەخشی حتمما ئینسانی جوان ئەوە بینیە کە جوان بینی ئەمەش چاو لە تۆوەکە یەک شتە دیکە پرسیارێک بەڵام گەڵاڵە بووە بۆ نمونە باسی ماندووبوونت کرد هەمومان گەنج بووینەوە و کاری خۆبەخشیمان کردووە ماندوو بووینە دەیان خەڵکی دیکە هەیە ڕۆژانە کارێکی پیشەیەکی هەیە پیشەوەرە و کارەکاتن بەڵام کاتێک کە ئەگەڕێتەوە بۆ ماڵ زۆر بە قورسی توانێت بخەوێ بەڵام قەدە و هەسەر لا دروست نەبووە کاتێک کە ئێمەی خۆبەخشان کە کارێکی خۆبەخشیمان کردووە سەرڕای ئەوەی کە زۆر ماندوو بووینە بەڵام بە ئاسوودەیەوە خەوتوینە خۆمان لێکوتووە ئەمە تا چەند لای تۆ ڕوویداوە 100% ئەوە دروستە ڕۆژی وە بۆ زیاتر لە وەختی خۆمان کاتی داوامی ئەمە بەڕاستی 8 ساعاتە زیاتر لە کاتی خۆمان 12 ساعات 6 ساعات داوامان کردووە بەڵام لەبەروی ئیشێکە دڵخۆشکردنی بەرامبەری تایە هەستم بۆ ماندووبوونە نەکردووە من لە 6 دوو لەو مەلەرزەکەی تورکیا چوومە تورکیا پاشانی چوومە سووریا 18 ڕۆژ لێو مامەوە شەکەتی ماندووبوون ئیزعاجی ڕێگا ترس و دڵەڕاوکێ لە سووریا هەرچی شتێ بینیم باش نییە بەڵام
لەگەڵ ئەوەی کە دەستێکمان هەبووە ها لە دڵخۆشکردنی خەڵکێکەوە پێویستیان بە ئێمە بوو وجدانمان مرتاح بوو لەگەڵ ئەوە کە هاتمە هەموم لەبیرچەوە ئێستا ئەو بۆتە یەکێک لەو یادگاریە جوانانەی کەوا هەمە مێژوێکم بۆ خۆم دروست کردووە سوپاسدانەکەم سەکۆی کەرکووک ئەم گەنجانی تیا بوو ئەم گەنجانەش نوێنەری چەندان گەنجی ترن هەمومان پێکەوە جوانین پێکەوە زیاتر و زیاتر توانین بکەین کۆتاپەیامی منیش ئەوەیە هەمومان پێکەوە خۆبەخشە بین لە پێناو کەرکووکێکی جوانتر کەرکووکێکی خۆشتر کەرکووکێک کە بێتە شوێنی کللتوری باو باپیرانمان زیندووکەینەوە لێرە کەرکووکێک بێتە پامی ئاشتی و ئازادی سپاس بۆ گوێگرتان سپاس بۆ ئێوەش ببوورن ئەگەر کاتەکەم لەگەڵمانە لە پشتی ببوورن ئەگەر کاتێکێکتانم زیاتر و کەمتر کرد بێت سپاس بۆ ئامادەبوونی هەموو سپاس بۆ ئێوەش سپاس خۆشمان دەستان خۆش بێت